دکتۆر ئارام محەممەد ڕسوڵ چالاکوان و بەشداری خۆپشاندانەکان دەکەین. کاک دکتۆر سڵاوت لێبێ و بەخێربەی. بەردەوامی خۆپشاندانەکانی ڕانیا سەرڕای هێنانی ئەو هێزە زۆرە چی دەگەێنێت؟ وەڵا هێزە زۆرێک هێناویانە هیچ مانایەکی نییە. بەڕاستی هەروەک پێشتریژم باسم کردووە من نەمزانیوە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە زل و زەبەلاحی هەیە. گەم هێز و زلە زەبەلاحی هەیە ئەی بۆچی کەرکک و دوز خوڕمات و منتیقەکانی تریان بەجێش با بڕۆنەوە هێزانە بۆ شوێنانە بەرنەوانێ بۆی دیفاعی پێ لە کوردستان بکەن نێن لە پایتەختی ڕاپەڕین بێن بە کۆمەڵک جێرە شەوێن و هێزی بەزی و ڕزی و بێنن سەر خەڵکی پێ سەرکوت بکەن. زۆر باشە. باست کرد کە ناوی ڕانێت بە پایتەختی ڕاپەڕین هێنا لە کاتێکدا لە سەرەتاکانی ڕاپەڕینی ئەو شارە دژبە ڕژەمی پێشوو ئەو نازناوی وەرگرجارێکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەسەڵات لەو ناوچەیە هەر خۆی ئەو خەڵکە ڕاپەڕیوەی کە لە بەعەز هەڵسا جارێکی دیکە خۆی دەوێت ئەمە سەرکوت بکاتەوە. ئەمە پشتکردن نیە لە خەباتی ڕەوای خەڵکی کوردستان. بەتاکید چکە من بەڕاستی و ڕۆژەی کە ئینتیفاازەکرا لە سەردەمی بەعسی عەرەبیدا وەکۆ منداڵانێک ئێستاکانە خۆ پیشاندان دەکەن ئێمەش بەشدار بووین ئاگامان لێبوو لەو کاتەدا هێزی حکوومەتی بەعس کە هێزێک بوو لە شەرقی ئەوسەددا زۆربەی وڵاتان لی دەترسان دەیتوانی سەرکورد خەڵکەکە سەرکوت بکە بەڵام نەهات. تەنها یەک ناقیلەی هەبوو لە مەڵبەندی ئێستا یەکێتی کە ئەو کاتی مخابرات بوو بەکاریشی نێنە. بەڵام ئەوانە بەڕاستی نازانم بڵێم چی زاڵم هەر زاڵمە بەعس هەر بەعسە جا کورد بێ عەرەب بێ تورک بێ فارس بێ بەلای منەوە زاڵم هەر زاڵمە. بەڕاستی ئەوانە ڕزی و بەزیون ینی بەکەڵچێوە نەماون ئەو بە تایبەتی دەبوو ئەو هامەرانە بۆ هەموو شوێنێک بەرن نەیهێنن بۆ ڕانێت چونکە ئێرەکانە پایتەختی ڕاپەڕین بووە ئەوانە هێناوەتە سەر حازری ئەوانە بەجیرفانی بەتاڵ و بەعەقڵی خاڵیەوە هاتوون ئێستاکانە بەجیرفانی پڕەوە و دووبارە بەعەقڵی خاڵیەوە هاتوون خەڵک سەرکوت دەکەن. زۆر باشە دکتۆر بیستمان کە بەڕێستان وەکو چالاکوانێک دەستگیر کراون لە ناو خۆپیشاندانەکان بەڵام لە پای چی ئازاریانداون دەبینین کە شوێنەواری ئازاردان بەجەستەی بەڕێستەوە دیارە. بەڕاستی کاتێکە من دوێنێ چوومە ناو بازارەوە بوو خەڵکەکە مشکلەیەوەی هەبوونیان دەشت دوکانەکان بکەنەوە تاوەکو ئەو هێزە زلوزە بەلاحوە هەمەرانە هێناویانە نەڕۆنە دەرەوە لە ناو بازرکەوە بوو لە ئەنجامی قسەکردندا مەجموعەیەکیان هەڵبژاردن و دەمسپی بچن قسە لەگەڵ ئەو هێزە بکەم بۆی بکشێنەوە لە زم نێوانەدا منیشیان هەڵبژار بەڵام کاتێکە من گەیشتمەوەی هەندێک لەم فاشل و بەزی و ڕزی و بێئەدەبانە پەلاماریاندام و گوێچکان بریندار کردبوو نزیکەی 12 تەقەڵی تێدایە. بەڵام هیچ دەزانی چێ من زۆر گڕیاوم لە دنیادا هەچەند دەگەڕێم وشەیەک نادۆزمەوە وەسپی ئەم هێزە فاشل و فاشست و بەزی و ڕزیەوەی پێ بکەم. زۆر باشە بەڕێ ئێوە بەسەر بازگەشتکردنی شارەکانەوەندە بوو من ناوم ئارامە ئارام بۆ خۆی زیاد لە پێویست ئارامی هەیە کە ئارامی لێ هەڵگیرات دەبێ ئەم هێزە فاشل و فەشور بڕوە. زۆر باشە بەڕای ئێوە بەسەر بازگەکردنی شارەکان تا شەندە دەتوانێت ڕەوشەکە لە بەرژەوەندی دەسەڵات هێور بکاتەوە گەمارۆدانی خەڵکی ئیدارەی ڕاپەڕین ئەو گەنجانەی کە داوای سوتەمەنی دەکەن لە وزستانەدا کە سوتەمەنی نییە ماڵەکانیانی پێگەرم بکەنەوە ئەو دوکاندارانەی کە ڕۆژانە هیچ پارەیەکیان نایەتە دەست خواردن و پێداویستەکانی ڕۆژانە بۆ خانەوادەکانیان دابین بکەن ئەو موچەخۆرەی کە بە باخەڵی خاڵیەوە دەچێتە سەر شەقام داوای مافی خۆی دەکات بە سەرکوتکردن و ڕشتنی گازی فرمێسک ڕێژ و گەمارۆدانی بە هامەری سەربازی چارەسەری دۆخەکە دەکات. بەڕاستی باسی گازی فرمێسک ڕێژت کردەوە بەڕاستی ئەمن گەشتمەوە قەنەعەتی تەمەنای دەوڵ دروستبوونی دەوڵەتی کوردی ناکەم لەژێر دەسەڵاتی خەڵکی مافیا
بەڕاستی ئەوانە چاوەڕێیان لێ ناکرێت خۆشحاڵیش نین بەبوونی موەسسەسەی دەوڵەتی کوردی ئەوانە حکومڕانی بن بەڕاستی لە من وەکو پێشتریش باسم کردو لەوانەیە لە ڕووی ژیانەوە مشکلە منە بێ باشترین سیارەم پێ بێ خۆشترین ژیانم هەبێ بەڵام من مرتاح نابم کاتێک خوێنکارەکانم پارەی چایەکان پێ نەبێ لە زانکۆ بچن لە کافتریاکاندا دانیشن و ناشتوانم من یارمەتیەم خەڵکە بدەم لەوانەیە بەخوا من تا ئێستاکان نازانم مەعاشی من چەندە تێگەیشتی ناشمەوێ بیزانم بواتە احتیمادم لەسەرەوە نەکردووە بەڵام کاکە خەڵکێکی ڕەش و ڕوت هەیە بڕۆ لەو کافتریانە لەوانەیە شەوانە 500 گەنج تێدا بێ ئەوە هەموو بەتاڵەیە گەڕەوان بیان توانی بە دەرفەتی هەلی کار بۆ خەڵکدا بین کە خەڵک بێ ئیش نەدەبوو کە لە ئیش دەگەڕایەوە ئەوەندە ماندوو دەبوو دەچوو دەخەوە دیسراحەتی دەکرد ئەگە پێشیان ناکرێت با چۆلی کەن کاکە خەڵکانێکی خوێندەواری معقول هەن ئێمە خوێندەواری بەتوانای خۆمان گەیشتوینە خوێندەواری نە خوێندەواری حیزبی فاشل و فاشست نین نەتوانین وڵات بەڕێوەبەرین با چۆلی کەن من بۆیان بەڕێوە دەبم دەستگیرکردنی خۆپیشاندەران کاریگەری دەبێت لەسەر سارکردنەوەی خۆپیشاندەرەکانی تر وڵی جاریدی ئەوە مێژووەوەی سەلباندووەوە لە تونزیا ئەوە لە میسر ئەوە لەکوێ لەکوێ 5 میلیۆن کەس لە ژوورێ ناکرێت تۆ 100 کەس لە ژوورێکە کاکە حکوومەتی بەعز بە موزوو مستەمەی خۆیەوە ئەو هەموو خەڵکەی لە ژوورێ دەکرد و ئەم نازام ئەم فالوم و کیمابارانی دەکرد نەیتوانی شۆڕشی کوردی سەرکوتکایەتی ئەمانە دەتوانن زۆر باشە ئەو هێزەی دەسەڵات بۆ کەپکردنی خۆپیشاندانەکان بەکاری دەهێنێت هەمان ئەو هێزانیە کە لە ماوەی چەند کاتژمێرەدا مامەڵێکی عەقڵیشیان نەکردووە ئەنە بەڕاستی یا عەقڵ نین یا نەیانتوانی و مامەڵێکی عەقڵ لەگەڵ خەڵکیش بکەن بەڵێ ئەو هێزەی دەسەڵات بۆ کەپکردنی خۆپیشاندانەکان بەکاری دەهێنێت هەمان ئەو هێزانیە کە لە ماوەی چەند کاتژمێرێکدا نیوەی خاکی کوردستانی لەدەستا بەتاکید بەڕاستی من نەمزانی بۆ حکوومەتی هەرێم ئەوەندە زلوزە بەلاح و هەموو هەمەرەی هەیە ئەو جاگە هەیەی نازانم بۆ ئەو لە 150 خاکی کوردستانی تەسلیم بە داعش کردووە با بچێ لە داعشدا بەکاری بێنێ لە حەشدی شعبیدا بەکاری بێنێ با بچێ خەڵکانمان هەیە لە دژخورمات و محنەت و ئازاریان هەیە با بچن بە هاوارەوانەوە بچن کاک دکتۆر دەبینین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی قەیرانی حکوومەتدا یاخود قەیرانی دروستکراوی بەردەم حکوومەتدا باجی زیاتری بەسەر هاوڵاتیاندا سەپاند و سوتەمەنی کەم کردەوە و سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم کردەوە و نرخی بەنزین لە بەنزیخانەکان گران بوو بازارەکان کار و کەسابەتی تێدا نەما بە 2 مانگ جارێک و بگرە بە 3 مانگ جارێک ڕوبع موچێک دەدا بە هاوڵاتیەکانی بەڵام لە کاتێکدا هاوڵاتیەکانی داوای حەقی خۆیان دەکەن گولە دەنێ بە سنگیانەوە ئەمە ڕەفتاری حکوومەتە لە دنیادا ئەوەی کە تۆ بیستی بێتت و ئەوەی کە ئێستا لە دنیادا باو بێ حکوومەت ئاوایە بەرامبەر بە هاوڵاتیەکانی دەزانی چە ئەو میلەتە داوای شتێکی زۆر بەسیط دەکا کاکە ئێمە 5 میلیۆن کەسین ژێرخانە چاوەری بەهێزمان هەیە بەڵام ئێستا دەزانی چە لە ماڵێکیشدا ئەگەر تۆ زۆریش دەوڵەمەند بی کابانێکی باشت نەبێت مانجمنتەوە ماڵە بکە هیچ ئیستیفادەی نییە دەیدی و حکوومەتەش نەیتوانی وەیدارەیەکی باش بکە کاکە دەوڵەتداری تەسیساتی دەوڵە پێویستی بە هەندێک بنەما و بنچینە هەیە دەبێت بخوێندرێ کاکە مەحەڕەمەکی نییە پەلاماردەی وڵا من باوکم خەیات بۆ بەس من خەیات نیم کاکە بڵێم چی کاکە ناکرێتەوە باوکە شۆڕش گەروە بڵێ منیش دەبێت ئیلا دەبێت بۆ منی بەجێ بێڵی کاکە من باوکم خەیات بۆ نایزانم من خەیاتی زۆر باشە دکتۆر دەبینین کە لە سەرەتاکانی شۆڕشی کوردی ئەو بەرپرسانەی کە ئێستا خەڵکی سەرکورد دەکەن لە شاخەوە گەڕانەوە شارەکان و دەواازەی ڕاپەڕینیش وەکو یەکەم شوێن باوەشی بۆ کردنەوە و ڕاپەڕین لێەوە سەرچاوی گرت و ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان لێەوە دروست بوو دەکرێت بڵین فەرماندە سەربازیەکان چۆن وەفای خۆیان بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕین نیشاندا وڵی بەڕاستی من باسم کردن وشێک نادۆزمەوانە بۆ وەسپێوانەی پێ بکەم
ئەمە کەی وەفایە ئەمە کەی هەڵس و کەوتە ئەمە کەی ئوسلوبی مامەڵەکردنە ئاتۆ بێ بەم شێوەیە وەڵامی خەڵک بدەیەوانە کاکەوانە داوای شتێکی زۆر بەسییتیان کردووە ئێران بەو هەموو زوڵمستەمەی خۆیوانە مەعاشی مامۆستاگ لە 500 دلار کەمتر نییە کاکەوانە بە 500,000 ڕازی بوون کە 500 دلاریشی نەدەکرد کە شتێکی زۆر بەسیتە لە تەواوی دنیادا ئامادە نەبوون ئەو 500شیان بدەنێ زۆر بەڕێز دکتۆر ئارام چالاکوانی خۆپشاندانەکان زۆر سپاسکە ڕاستەوخۆ لە شاری ڕانەوە لەگەڵ مابووی